لەسەر پرسی کوردبوون دەوەستین گفتوگۆ دەکەین لەبارەی پرسی کوردبوونەوە بۆم بابەتە یەکێک لەو کەسانی کە لەم چەند ڕۆژەدا کتێبێکی بڵاو کردوتەوە لەسەر پرسی سەلاحەدین ئەیوبی وەکو سەرکردەیەکی دیاری کورد لە مێژوودا و پەیوەست بە پرسی کوردبوون گفتوگۆی لەگەڵ دەکەین زۆر بەڕێز دکتۆر مەجید ساڵح دکتۆر سلااو لێبێ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بی زۆر سپاس بە تۆ پیرۆزبایەکەین زۆر مەمنون گەر پیشانی کامێرەشی بین ئەم کتێبە سڵتان سەلاحەدین ئەیوبی و پرسی کوردبوون دکتۆر خۆشت ئەم قسانت بیستووە لەبارەی سەلاحەدین ئەیوبیەوە زۆر جار ڕەخنەی لێ ژیراوە وێنی بەێستەشەوە ڕەنگە ئەم نەوەنوێ وەکو سەرکردەیەکی کورد هەر نەیناسن ئایا سەرکردەکانی ئێمە ئەوانەی کە کورد بوون پرسی ناسیۆنالیزم یان ناسیۆنالیستیان لەلا هەبووە یان ئەوەی کە بەتایبەت سەلاحەدین ئەیوبی لە خۆناغێکدا بوو کە پرسی سەری ناسیۆنالیزم بابەت نەبووە لەو کاتانەدا سپاس بۆ میوانداریەتە لە ڕاستیە هەر خۆی هۆکاری نووسینی کتێبەکەم ئەوەیە کە لە ناو بەشێک لە بەشی زۆری هەرە زۆری خەڵکی ئێمە و بەشێک لە نخبەی ئێمە ئەوەیە کە پرسی سەلاحەدین و کوردبوونی سەلاحەدین و ئەوەی کە چی بۆ کورد کردووە بۆتە پرسیارێک و بەشی زۆری خەڵک دەو قەنەعەتان کە سەلاحەدین هیچی بۆ کورد نەکردووە ینی لە کاتێکە ئەگەر بچیت مێژوو بخوێنیتەوە بە وردی ئەبینی پێچوانەی ئەو قسانەی ڕاستە و هۆکاری ئەوەی کە ئێمە گەیشتوین بەو دەرەنجامەی کە بەردەوام سەرکردەکانی خۆمان بەکەمە بینین ئەوەیە کە دوژمن درۆیەکت بووەکە ئەوەندە دووبارەیە کاتەوە خەڵکەکەی خۆت و نخبەی خۆت قەنەعەت پێەکە وەک کارەساتەوەیە نییە تەنها خەڵکی خۆت قەنەعەت پێ بکە کارەساتەوەیە کە نخبەی خۆت قەنەعەت پێ بکە بەو مەسەلێ بکە بەڵام من 2 ساڵی تقریبا ژیانی خۆم تەرخان کرد بۆ ئەوەی کە بزانم سەلاحەدین فعلەن ئەو پرسیارە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە سەلاحەدین کووردە یا وەگەر کووردە چی بۆ کورد کردووە لە دووتێ ئەو کتێبە کە 330 لاپەڕەیە من وەڵامی ئەو پرسیارەم داوەتەوە گەیشتمەتە قەنەعەتێک کە سەلاحەدین نەک هەر کووردە بەڵکو وەکو ئەبن خەلەکان ئەڵێ من ئەشراف الئەکراد ئەشراف ئەوەیە کە خوێنی تێکەڵ بە هیچ نەتەوەیەکی تر نەبووە خوێنی تەنها خوێنی کووردە و مینۆرسکی باسی ئەوەکە کە نەک سەلاحەدین هەر کووردە و نەک لە هەر ئەشرافی کووردە بەڵکو پاشماوەی لە بنەماڵەکەی بە ڕەگ و ڕیشە ئەگەڕێنەوە بۆ میر و مەلیکەکانی مادەکان و لە سەردەمی ساسانیەکانە ئەو منتەقەی کە ئەمان تیا ژیاوبوون بۆ خۆیان حکومڕانیان کردووە تا ئەو کاتێک کە نەهامەتی هاتۆ بەسەریانە و ئیسلام هاتۆ دوایەوە ئەمان وردە ئەچنە ناو ئاینی ئیسلامەوە و لە ئەو پێگە کۆمەڵایەتیە گەورەی کە هەیەیان بووە کەم ناکات و ئەگەر کتێبەکە بە وردی بخوێنێتەوە من وەڵامی ئەو پرسیارەم داوەتەوە باشە چی بۆ کورد کردووە لە ڕاستیە یەک بە قسەیەکی مێژونووسێکی تورک دەست پێەکەم ناوی فاروق سۆمەرە فاروق سۆمەر کتێبێکی لەسەر تورکمان مێژووی تورک لە مێژووی تورکە لەوێ بە دێڕێک تقریبا یەک کتێبی بۆ ئێمە وتووە باسەوە کاڵە کورد لە سەردەمی سەلجوقیەکانە کە لە ژێردەستی سەلجوقیەکانە بوون بە هاتنی بنەماڵی ئەیوبیەکان کورد شەئن و شکۆیان پەیدا کرد و جنوبی شەرقی ئاسیا مسر شام بەشێکی زۆری عێراق بەشێکی زۆری کوردستان تەمان جنوبی شەرقی تورکیا مەبەستی کوردستانە کوردستان لە دیاربەکرەوە هەتاکو مسر هەتاکو هەولێر و شارە زور هەمووی لە ژێردەستی بنەماڵەی سەلاحەدین ئەیوبیا بوونەوە و بەشی هەرە زۆری ئەو کەسانی کە فەرمانڕەوا بوونە کورد بوونە لەوێ باسی شتێکی زۆر مهمەکە باسیەوەکە کە کوردەکان لە سەردەمی سەلاحەدینە جگە لەوەی شان و شکۆیان بۆ پەیدا بوو نیشتەجێی شارەکان بوون و بوون بە ناو پێش سەلاحەدین ئێمە بینین مێژونووسانی عەرەب بە چاوی تەحقیرەوە سەیری کوردەکەن بە چاوی بێڕێزی وە سەیری خەڵکی شارە زووری ژەکەن ینی کەلیمەی شارە زووری و کەلیمەی کورد کەلیمەیەکی عیبە بووە و ئەوان سێ جۆر
مێژویان بۆ ئێمە وتووە ینی ڕەگ و ڕیشیان هیچی بەشەر نییە یەکێکیان سونەکانن کاڵێن ئێمە ئەمانە کورد هەر وجودی نەبووە عەرەبی سونەی مێژویان نووسیوێتەوە باسەوەکەن کە ئەمانە عەرەبی ئێمە بوونە ڕۆشینە بۆ ئەو منتەقەی ئێستا تیایان لە کوردستانە زمانەکەیان گۆڕاوە بوو بە ئەم زمانە کە کوردن مێژ و نووسە شیعەکان پێیان وایە کە ئێمە نەوەی جنۆکەین حەزرەتی سلێمان هەشتا جاریەی هەبووە لە چل لە جاریەکانی جنۆکە چوونەتە لایەن و مناڵیان بووە و مناڵانیان فڕێداوەتەوە شاخ و داخە کورد دەرچووە مێژوو نووسە فارسەکانیش باشیەوەکەن کە ئێمە مێژووی کورد نەبووە شتێک نییە ناوی کورد بێت بەڵکۆمانە هەر فارس بوونە لە کاتی زوحاکە کە مارەکان لە سەرشانی دەرچووە هەر شەوێکیان دوو گەنجیان هێناوە سەریان بڕیوە مۆخەکان داوە بە مێشکیان داوە بە مارەکان یەکێک لە ئاشپەزەکان ئەوەی کردووە کە یەکێک لە گەنجەکانی ڕزگاری کردووە نردیوە بۆ شاخ و داخە کورد لەمە پەیدا بووە تا پێش سەلاحەدین بەم شێوازە تەحقیری کورد کراوە بەڵام لە دوای دەرکەوتنی بنەماڵی سەلاحەدین و دوای ئەوەی شانشکۆ بۆ کورد پەیدا بێت کەلیمەی ئەلکوردی لە لەقەب بۆ عالمە ئیسلامیەکان بۆ عالمی ئەو زانە گەورانەی کە لە شارستانەتی ئیسلامە دەوریانە بووە ئەبێتە یەکێک لە شانازیەکان بڕۆ پڕە لە دوای بنەماڵی ئەیوبیەکان پڕە لە کەلیمەی ئەلکوردی پڕە لە کەلیمەی ئەشارە زووری چکەوان پێیان وابوو شارە زوور مەکانی شوێنی پیاوکوژ و دز و جەردە و ڕێگرەکان بووە بەڵام دوایەوە دەرەکەوێت کە ئەمانە یاخی بوونە لە دەوڵەتی عەباسی و یاخی بوونە لە دەوڵەتی ئەمەویەکان بۆیە وایەن ئەو تۆمەتیان دراوەتە پاڵ و لێرەیەکەیتر کەلیمەی شارە زووری و کەلیمەی ئەلکوردی لە سەردەمی ئەبێتەوەشێک لە شانازیکردن بۆیە ئەڵانی کەم نەشارنەوە ئەمەی کردووە جگەلەوە کوردی بە دنیای غەرب ناسان سەلاحەدین هەموو مێژوو نووسانی غەرب کە باسی یەکەن ڕۆژاوە باسی یەکەن کە کووردە ینی هیچ گومان لەوان نیە ئەوانش باسەکەن کە کووردە یەکەم جارە کە کوردێک ئەتوانێ تێکڕای ئۆرۆپا تێک بشکێنێەوە ئاسیا بپارێزێ لەکێ لە ئەو دڕندانەی کە بە ناوی مەسیحێتەوە یانویست ئەم ناوچە داگیر کۆن و خەڵکێ بکەن بە کۆیلە کاک مەجید سەلاحەدین ئەیوبی کووردە ئێستا زانیمان ینی دەزانین کە کووردە ئەمەیەکلا بۆ تۆ لە مێژوودا بەڵام هیچی بۆ ئەم میلەتەی خۆی کردووە وەکو پرسی کورد یان ئەوەی کە کردوێتی وەکو ڕابەرێکی ئیسلامی ئەمەی کردووە سیرکە ناسیۆنالیزمی کوردی و ناسیۆنالیزم بەعام نەکاری کوردی هی دنیا چەند تیۆریەک یەکێک لەو تیۆریانە بڕایە بۆیە کە ساڵی لە دوای شۆڕشی پیشەسازی و ناسیۆنالیزم سەرهەڵەدا قەومیەت ئەمە کوردم من کوردم و ئەبێ ئەوە بکەمە دەوڵەتی نەتەوەی دروستکەم لە چوارچەوەی نەوت هیچ دەوڵەتێک نییە لە دنیا لە سەردەمی سەلاحەدینە لەسەر ئەساسی نەتەوە دروست بوو بێت هەموو نەتەوەکان هەموو دەوڵەتەکانیان لەسەر ئەساسی بنەماڵە دروست بوونەیە لەسەر ئەساسی دینێک دروست بوونە و ئەساس بە زۆریە لە زۆری دەوڵەتەکان لە غەربەوە تا شەرق لەسەر ئەساسی بنەماڵە دروست بووە دەوڵەتی ئەیوبی دەوڵەتێکی بنەماڵی ئەیوبیە کە شانازیان کردووە کە ئەوان کوردن و ئەمان چیان تاکرێوەکو دەوڵەتێکی کوردی سێری بکەین بەڵێ زۆربەیە زۆری مێژوو نووسەکان مێژونووسی کۆنیش ئەڵێت دەولەت الکورد الئەیوبیە ناڵێت دەولەت الئەیوبیە فقط دەولەت الکورد الئەیوبیە یعنی ئەوە هیچ دەوڵەتەکەی دەوڵەتێکی کوردی بووە من ڕسکی باسەوەکە لە هەشت لە 11 سەرکردەی شەڕەکان بەردەوام 11 سەرکردەی سەربازی لە دەوروبەری سەلاحەدین بەردەوام هەشتیان کورد بوونە ئەمە مینوریسکیە گێڕێتەوە ئەمجاڵێن چی بۆ کورد کردووە شارێکی وەکو ڕوحا بە نمونەیەنمە ڕوحا ئێستا لە باکووری کوردستان شارێکی کوردنشینە پێم وایە ئاپۆش خەڵکی ئەو ڕوحایە پێش دەرکەوتنی سەلاحەدینە و شارە چوار بنەماڵی کوردی لێ نەبووە و بەهاتنی بنەماڵی سەلاحەدین ئەو شارە ئەمە مێژوو نووسەکان خۆیان باسیەکەن ئەو شارەیان کردوتە شارێکی کوردی وەش زۆر شوێنێکی تر و ئەگەر کورد قەبیلەکانی کورد لەگەڵ سەلاحەدینە بڕۆشتنایە بۆ مسر بە دڵنیایی و مسر ئەبووە بەشێکی زۆر کورد لەو شوێنانە ئەمانەوە نیشت بەداخەوە زۆربەیە زۆری ئەو سەربازانەی کە لەگەڵ سەلاحەدینە ڕۆیشتون ژن و مناڵیان لەگەڵ خۆیانە نەبردووە لەوێ ماونەتەوە ژنیانێنەوە من ڕۆیشتم بۆ مسر لە پێناوی تەحقیقکردن لەسەر ئەم کتێبە شارێکەیە پێڵەنن مەدینەت قەریەت الکوردی قەریەت الکوردی کێیە
ئەو سەربازانەی سەلاحەدینە کە خانەنشین بوونە دوایەوە لەوێ نیشتەجێ بوونە ئەچی بۆ مەسەر ئیمامی شافعی دەوروبەرەکەی هەموو شەقامەکانی دەوروبەری ئیمامی شافعی چییە؟ ناوی شارع الکوردی مصر بە تەواوەتی بەشی هەرە زۆری خەڵکێکی زۆر هەیە تا ئێستا بۆ شانازی باو باپیرانیان کاتی خۆی لە قەبی ئەلکوردیان بخۆیان هەڵبژاردووە تا ئێستاش لە لوبنان من 2 ساڵ لە لوبنان بوومە لە لوبنان بەشێکی زۆری خەڵک لە قەبی ئەلکوردیان هەیە لە ئەیوبیان هەیە لەو ڕوانگەی کوردایەتی بەو شێوازە کە تۆ کورد ببی نیشتەجێیکەی لە شوێنێکە فەرمانڕەوایی بکەیتە فەرمانڕەوایی منتەقەکان بنەماڵی ئەیوبی لەو چوارچەوە ئەمەیان کردووە بەڵام شارستانیەتی ئیسلامی ئەو کاتە نە تورک نە فارس نە کەس هەمویان بە عەرەبی دەوڵەت حکومڕانیان کردووە زمانەکە زمانێکی عەرەبی بووە بە حکمەوەی زمانی عەرەبی لەو کاتە بووەتە زمانی گیانی ئیسلامی نەک بۆ عەرەب تەنها تەمسیلی هەموو مسلمانانی کردووە لەوێژ وە ئەوە بووە سەلاحەدین لە دوور لە کوردستان ئەستەن گەورە بووە سەلاحەدین لە تکرید لەدایک بووە کە ئەو کاتە شارێکی کوردی بووە دوایەوە کە چێ بۆ شام لە دیمەشق دوایەوە چێ بۆ مسر هەموو ژیانی لەوێ گەورە بووە بەڵام بێ کورد ژیانی نەبووە سەلاحەدین بەردەوام ئیسا هەکاری یەکێک لە دیبلۆماسە گەورەکان بووە کە سەلاحەدین بەردەوام وەکو سێبەری سەلاحەدین بووە لەگەڵ یان وە زۆر شتی تر کە کوردەکانی لە ئەو خێڵە کوردانەی کە کۆچەر بوون دائیمەن ئەیبردن نیشتەجێیەکردن ئەو سەربازە کوردانەی کە هێنان بۆ مسر لە ناو لەشکرەکە دائیمە پێگە و شوێنی پێدان باشە کاک مەجی ئەوەی کە ئێستا هەیە لە نێو مێژوودا عەرەبەکان لەبەری سەلاحەدین ناوێکی دیارێسە لە سەراسی گیان بۆیە زۆر هەوڵ دەدەن ئەو مێژووی بشێوێنن ینی بیکەن بە عەرەبەر وەکەوەی کە تۆ لە کتێبەکەتە ئەو شاری فەڵەستینی معین بەسیسۆت بەکارێناوە دەڵێ چەند ڕقم لەو کەسەیە کە یەکەمین وانەی مێژووی فێرکردم کورد بوو سەلاحەدین کە سەرکەوتو بوو بە عەرەب چی دەبوو گەر سەلاحەدین بدۆڕێ ئەو کاتە پیانەوە جاسوسێکی کوردیە بڵێ مێژوو نووسانی عەرەب پێشەوەی ناسیۆنالیزمی عەرەبی سەرهەڵدا هەمویان بێ تەحەیوز باسی بنەماڵەی ئەیوبیەکەن باسی کە کوردە باسی ڕۆڵی کوردەکەن لە مێژووی ئیسلامە زۆر مێژوو نووسانی سەردەمی سەلاحەدین و دوای سەلاحەدینیش بەڵام بە سەرهەڵدانی ناسیۆنالیزمی عەرەبی زۆر محاولە ئەکرێت عەرەبەکان بە تایبەتی عەبدولناسر و بە تایبەتی سەدام حوسێن عەبدولناسر زۆر محاولە هەتا فیلمێکیش دەرەکات لەسەرەوەی کە سەلاحەدین بکا بە عەرەب و بە حساب دژی جوولەکەیە و سەدام حوسێن هینێکیان هەیە هەیئەتێکیان دروست کردەوە بە ناوی هەیئەت ئیعادەت کتابەتی تاریخ نووسینەوەی مێژوو لەوێ ئەوانش محاولە ئەکەن ئەمە وای کردووە ئەوە سەبەبی ئەوەیە کرد کوردیش لە بەرامبەر ئەو شتە درۆیانەی کە قەومیەکانی عەرەب بەڵاویان کردوێتەوە کوردەکانیش ویستیانە نکۆڵی لە کوردبوونی سەلاحەدین زۆر باش پرسی کوردبوون لای سەرکردەکانی کورد کاک مەجید شتێک هەیە لە نێو کووردا ئەوەی کە کوردیی نییە کورد سەرکردەی نییە ینی کوشتنی ڕۆحی کوردبوون کوشتنی ڕۆحی نخبەی کوردی ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە بەداخۆ ئەمە ینی ملەتێکی داگیر جگە لە داگیرکردن دابەشکراوین و ئەم داگیر و دابەشکردنە بە درێژایی ئەم ساڵانە دوور و درێژە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە جۆرێک لە نخبە کوژی لە ناو ئێمە دروست بێ نخبە کوژیەوەیە کە تۆ ڕات بە هیچ سمبولێکی خۆت نەبێت هەر سمبولێکی خۆت لە جیاتی ئەوەی لایەنە باشەکانی دەرکەی دایمە دێن نەقدیەکەیت و ناشرینەکانی دەرەکەی و ئەمە داگیرکەرەکان فێریان کردوین تەلقینیان کردوین بەداخەوە ئێمەش بەردەوام ئێڵێینەوە ئێستا هەر مێژونووسێکی کورد یا هەر گەورە پیاوێکی کورد ئەهێنیت ڕسمەکەی دانێ لە فەیسبوک بە هەزاران جوێن و قسەی ناشرین و ئانەی بۆچێت لەبەر چییە؟ لەبەر ئەو سڕینەوەی داگیرکردنی عەقڵی ئینسانی کورد داگیرکردنی عەقڵ و هۆشی ئینسانی کورد کە تۆ هیچ نیت تۆ زۆر بچووکیت تۆ زۆر لەوە بچووکتری تۆ بۆیە نەبوویتە هیچ لەبەرەوەین بەڵام کە ئەگەڕێیت مێژوو ئێمە پڕە لە سمبولی گەورە کە جگە لەوەی خزمەتی ملەتەکەی خۆیان کردووە جگە لەوە خزمەتی ئیسلامیان کردووە جگە لەوە خزمەتی ئینسانێتیان کردووە خەڵکی زۆر گەورە و ناودارمان هەیە کە ئەتوانین هیچ ملەتێک بەقەد ئێمە خەڵکی ناودار و گەورەی نییە کە ئەتوانێت مایەی شانازی بێ بەنسبەت ئێمە سمبول یا ڕەمز یاخود نخبە
وەکو جومگەکانی لەشی ئینسانە ئەگەر جومگەکانی لێ دەرکەی لەشێکی مردووە لەشێکی هێزراوە بڵێ بەڵام ئەگەر ئینسان ئەو نوخبانە ملەتێک ئەو نوخبانەی خۆی ڕێزی لێ بگرێ ملەتێکی زیندووە مێنێت من نمونەیەک دایمە ئەێنمەوە فەرەنسیەکان زۆر لە نوخبا زۆر کەمن بە تایبەتی لە نوخبەی سەربازی و سیاسیە پەنایان بردۆ بۆ کێیەکێکی وەکو ناپلیۆن بە ئەسڵ فەرەنسیە وانە شتێکی زۆر گەورەشی کردو بۆ فەرەنسا جگەل لە شەڕ و شۆڕ و ئەوانە کە زۆربەی هەرە شەڕەکانیشی دۆڕان بووە یعنی زیاتر لە 4 میلیۆن خەڵک لە شەڕەکانی ناپلیۆنە دراوەتە کوشت بەڵام گەلی فەرەنسا هاتوون ئەمەیان کردوتە نخبەیەکی گرنگ بۆ خۆیان و ئێستا بەس لەسەر قەبرەکەی ساڵانە مەلاین دۆلاریان دەسەکەوێ بۆی کە خەڵکە چێ زیارەتی قەبرەکەیەکە زۆر گەورەیان کردووە بەڵام ئەگەر ئەچیت مێژونووسەکان وردەبیتەوە لە ژیانی ناپلیۆن سێرێکی کەسێکی مێبازی کەسێکی دڕندەی کەسێکی ئەوە نییە لە زۆربەژی بکوژی لە زۆربەی شەڕەکانە دۆڕاوە شەڕی گەورەی دۆڕاندووە لە رووسیا لە ئینگلیز لەکوێ لەم شەڕانەی دۆڕاندووە بەڵام فەرەنسیەکان کردویانتە سمبولێک بۆ خۆیان ئێمە سمبولی زۆر گەورەمانەیە بەداخەوە دێن ئەیکوژین ئەمە کێ من پێم وایە داگیرکردنی عەقڵی ئینسانی کوردی ئەمەی لێکەوێتەوە کە کەسێکی وەکو سەلاحەدین فەرەنسیەکان ئەیانەوێ بیدزن بۆ خۆیان نمونەیەکت بۆ ێنوە لەو کتێبە من باسم کردووە باش فەرەنسیەکان ئەڵێن سەلاحەدین لە ئەسڵ لە ئێمەیە بۆەوە چونکە ژنێکی فەرەنسی کاتی خۆی لە قودسا بووە حەزی لە پیاوێک کردو ناوی سەلاحەدین بووە هاوسەرگیری کردووە لەگەڵەیە چوون بۆ مسر مناڵێکیان بووە ناوە سەلاحەدین ئەم سەلاحەدینە ئەو سەلاحەدینەیە کە دایکی فەرەنسیە بەس بۆی بیبنەوە سەر خۆیان مێژوویەکە بۆ خۆیان دروستیان و بۆ ماوەیەکی زۆریش فەرەنسیەکان باوەڕیان بەو هینە بوو تا دوایی یعنی بوو بە هەرا لەسەریان کە ئەمە جزئێک کردیان بە جزئێک لە ئەدەبیاتی فەرەنسی بەڵام سەلاحەدین هەموو مێژوونووسەکان چی ئەوانەی لە تەنیشتی بوونە چی ئەوانەی لە دوای ئەوە هاتوون هەتاکو ساڵی 1945 بەشی هەرە زۆری مێژوونووسەکان ئەڵێن سەلاحەدین کوردە و من ئەشراف ئەکراد بەڵام لە دوای ناسیۆنالیزمی عەرەبی وەکو لە پێشتریش باسمان کرد ئەمە محاولاکەن بیدزن چونکە پیاوێکی گەورەیە تاکە کەسێک کە خاوەندارەتی لێناکە ئێمەی کوردین هەرچەنە لەو کاتە بەرنامەکە قەتع بوو ئەمیستەوە باسکەم ئێمە ناسیۆنالیستەکانی کورد نوخبەی کوردی لە ساڵی 1970 بەملاوە بەردەوام سەلاحەدین لە شعری شاعرانی ئێمە هەیە کەسێکی وەکو حاجی قادری کۆیی کەسێکی وەکو شێخ ڕەزا کەسێکی وەکو بێکەس کەسێکی وەکو گۆران کەسێکی کۆمەنیست بووە بەڵام دوو شعر لێرە من دامناوە جوانترین شعری بۆ سەلاحەدین وتووەوە پاڵەوانی پاراستنی ئاسیایی لە قەڵەم داوە بەڵام کە عەرەب نوخبەی عەرەبی یا ناسیۆنالیزمی عەرەب ئەیانەوێ خاوەندارەتی لە سەلاحەدینکەن بەداخەوە کوردەکان خۆیان واز دەێنن هەر بەو بیانۆی کە هیچی بۆ کورد نەکردو وەکو ئەو وایە ساڵی یعنی 1000 ساڵ پێش ئەوە ناسیۆنالیزم هەبووە باسی ئەومان کرد کە ناسیۆنالیزم شتێکی مۆدێرنە بەڵام مەسائیلی قەومگەرایی ئەوەی کە تۆ حەز نەتەوەکی خۆتت خۆش بێت هەر هەبووە سەلاحەدینی ژێکێکەوە لەو کەسانە هەرچەنە لە کوردستانە نەژیاوە بەڵام بەردەوام کوردەکان بە دەوری بەریبوون عادلی برای بە هەمان شێوە مناڵەکانی سەلاحەدین مناڵەکانی عادل هەتاکو سوڵتان ساڵحێک دێت کە کوڕی عادلی برایەتی ئەو دێت لەبەرەوە دایکی کۆیلەیە لە تورکەکان نزیکە بێتەوە لە کوردەکان دوورەکەوێتەوە لەوێ کۆتایی بە دەوڵەتەکان دێ بە کۆتایی دەورکەوتنەوەی مەلک ساڵح لە کورد و دەرکردنی سەرکردە کوردەکان لە مەسر و ئەمانە کۆتایی دەوڵەتی ئەوان دێ ینی کورد بڕبڕەی پشتی دەوڵەتەکەی دەوڵەتی ئەیوبیەکان بووە و تاکو سەلاحەدین و تاکو عادل و تاکو مەلک کامل و مابووە تاکو عادلی دووەم ئەوانە مابوونە کوردەکان ینی پارێزەری دەوڵەتی ئەیوبی بوون باشە کاک مەجید تا چەند هەمیشە مەسەلەی کوردبوون بە مەسەلەی خەونی سەربەخۆیی خەونی دەوڵەت لای سەرکردە کوردیەکان هەمیشە وجودی هەبووە بەڵام جوگرافیای ناوچەکەمان واقع و دۆخی ناوچەکە
دوژمنان و داگیرکەرانی کورد زۆر جارم خەونانیان لەبار بردووە و ئێمە هەمیشە لەومی سەرکردەکانی خۆمان نەکەین کە بۆی چیان نەکردووە. زانی داگیرکەر کە بێوێت داگیرکە یەکەم جار زەوی داگیر ناکە عقلت داگیرە کە عقلی داگیر کردی زەوی زۆر بە ئاسانی داگیرەکری و زۆر بە ئاسانی ئەمێنێتەوە. هۆکاری ئەوەی کە ئێمە مەسەن ئێستا تا ئێستا داگیرکەر ماوەتەوە لە ناومانە هۆکارەکەی کە ئێمە عقلی کۆعقلی ئێمە داگیر کراوە بەداخەوە ئێمە نەمانتوانیوە ئەم بەشەی کوردستان لە دوایەوە دووە تا ئێستا نەمانتوانیوە ئەو جۆرە عقلیەتی داگیرکاریە بسڕینەوە. هەرەوە واکاتەکە ئێستش هەندێک خەڵک خۆزگە بە سەردەمی سەدامە خوازن خۆزگە بە سەردەمی نازانم کێ خوازن کێ ناڵێ سبەی دو سبەی کوردەکانی سووریێش بڵێن خۆزگە بە سەردەمی ئەسەد. ینی ئەم داگیرکردنی عقلە زۆر بە ئاسانی ئینسان ناتوانێت لێ ڕزگار بێت. پێویستی بەچی هەیە بە منهەجێک هەیە پێویستی بە بەرنامەیە پێویستی بە ئەم کەناڵی ئێوە زۆر دەوری هەیە بە تایبەتی لەم سەردەما کەناڵی ڕاگەیاندن دەورێکی زۆر گرنگی هەیە لە سڕینەوەی داگیرکردنی عقلی کوردی. ئێمە سەرکردەکانی ئێمە هیچیان درێغیان نەکردووە. یەکێکی وەکو شێخ مەحموو کە ئێوە ڕسمەکە داناێنە یەکی وەکو بارزانی یەکی وەکو شێخ عوبەیدوڵای نەهری ئەم سەرکردانە هەتا لە ژیان بوون هەتا توانایان بووە ئەیانتوانی وەکو خەڵکی تر بێن و بۆ خۆیان بژین و ژیانێکی ئاسایی بەسەربەرن و هیچ هینە بەڵام هەر سەرکردانە هەمویان دەربەدەریان پێکێشاوە. شێخ عوبەیدوڵای نەهری بە هەمان شێوە شێخ مەحموو بارزانی ئەمانە ئەوەندە دەربەدەریان کێشاوە. قازی محەممەد هەموو سەرکردی پیران مام جەلال مام جەلال هەموو ئەمانە سەرکردەیەکن ئەیانتوانی بچن تەقەبولی عقلی داگیرکراوی میلەتەکەیان بکەن و بچن تەسلیم بن و ژیانێکی خۆش بگوزرێنن لە ناو سیستەمەکە. بەڵام لەبەرەوە ئەمانە بەرەنگاری ئەو عقلی داگیرکرد نەبوونە بۆیە ژیانیان بەردەوام لە حەسرەت و لە ناخۆشیە بوون. بەشی هەرە زۆری سەرکردەکانی ئێمە لە غەریبی ئەمرن. هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی وەیە کە ئەمانە ئامادە نەبوونە تەسلیم بە داگیرکرد بوون. ئەبێ ئینسانی کورد بۆی ببێتە خاوەن دەوڵەت ببێتە خاوەن کیان ئەبێ بەو عقلێتە ئیشکات بەو عقلێتە ئیشکات کە عقلی داگیر نەکرابێت. ئەمە زۆر بە نسبەت ئێمەوە گرنگە و پێویستە بە ئەوەیە کە ئێمە ئەو ڕەمزانەی خۆمان ئەو سمبولانەی خۆمان بەردەوام تەقدیسکەین. تەقدیس بە معنە دینیەکەی نە پیرۆزیان کەین ڕێزیان لێ بگرین و کارێ بکەین کە بەردەوام نەوە لە دوایەوە ڕێزی لێ بگرێن نەک نەوە لە دوایەوە کاڵ بێتەوە لە ناویانە. ئێوە ئێران تازە بە تازە مەسائلی ڕەزا شاد گەورە ئەکەنەوە لای خۆیانە چکە ئێرانی مۆدێرنی دروست کردووە. تورک بەردەوام ئەتا تۆرک بەو شێوازەوە لێکات. هەموو میلەتانی دنیا خەریکی گەورەکردن و تەعزیمکردنی سەرکردەکانی خۆیانن تاکە میلەت کە ئێمەین بە فیتی داگیرکەرەکانمان بەو عقلە داگیرکراوی خۆمان دێن ڕەمزەکانی خۆمانەشکێنین. ئەمە کارەساتێکی گەورەیە. زۆر بەڕێز دکتۆر مەجید ساڵح نووسەر و ڕووناک بیر سپاس مامادەبوونت جارێکتر دەستخۆشی پیرۆزبایی کتێبەکەت لێکەین. سوڵتان سەلاحەدین ئەیوبی و پرسی کورد بوون. سپاس مامادەبوونت. زۆر سپاس بە خێراتی سەرچاو.